ڕۆژ بە ڕۆژ بەرەی بایکۆت فراوانتر دەبێت بەهۆی خەمساردی حکوومەت و پێنەدانی مافەکانی چین و توێژە جیاوازەکان. گەر پێشتر تەنیا مامۆستایانی ناڕازی لەسەر شەقام بوون، لە ئێستادا فەرمانبەرانی کەرتەکانی تر و تەندروستکارانیش هەڕەشەی بایکۆتی گشتی دەکەن و وا بڕیارە سبەی چوارشەممە بەشێک لە تەندروستکارانی ڕاپەڕین گردبوونەوەی ناڕەزایەتی ئەنجام بدەن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمووی لە دۆڵێکە حکوومەت ئەوەی پێی دەوتری حکوومەت و دەسەڵاتی کوردی لە دۆڵە چکە. ئێمە بەنیازین بەیانی ئینشەڵا خۆپیشاندانێکی سەرتاسەری لە سنووری داری ڕاپەڕین ئەنجام بدەین وەکو پزیشک و فەرمانبەران و تەندروستکارانی ناوەندە تەندروستیەکان. و ئێمە تەنها داوای موچەیەکیش ناکەین، بەڕاستی پێداگیر دەبین وەکو هاوڕێ و هاوخەباتەکانمان لە توێژی مامۆستایان. ئەوەی کە دەمێنێتەوە مەسەڵەن خەڵکێک بە پرسیارەتی نەخۆش یاخود چارەخواز بخاتە ئەستۆی ئێمە لە ڕاستیدا لە ئەستۆی ئێمەدانیا ئەو لە ئەستۆی ئەو لاانندا کە ئەمڕۆیان دروست کرد وەکو کوردواری دەڵگەشتۆتە سەر ئێسقانمان بەڕاستی هەتاکەی ینی ئەو زوڵمە هەتاکەی بەڕاستی ئەوەی کە داوای دەکەن تەنیا مافی خۆمان ینی شتێکی زیاترمان داوا نەکردووە. ئێمەش بۆیە لەمە دوا بڕیانمان داوا وەکو مامۆستانی بەڕێز هەڵوێست و هاوپشتیوانی مامۆستان دەمین تا ئەو کاتێ دەگەین بە هەموو ئامانجەکانی خۆمان و بەهۆی زۆری هەڕەشە و فشارەکانیش لەسەر مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی تیمێکی پارێزەرانی خۆبەخش دروست کراوە لە دەڤەری ڕاپەڕین بۆ بەرگریکردن لێیان بە شێوەیەکی یاسایی لەو کەسانەی هەڕەشە و فشاریان لەسرە بەهۆی داواکردنی مافەکانیان. بابەتی مانگرتن و بایکۆتی فەرمانبەران بەداخێکی زۆرەوە هەمیشە وتومانە ئەم ژەهرە بوو کە فەرمانبەران و مامۆستایان لە هەرێمی کوردستان نۆشیان کرد لە ناچاریدا. بۆیە لەم چوارچێوەیەدا ڕۆژانە کۆمەڵێک خروقات، کۆمەڵێک تەشیر، کۆمەڵێک ناوزڕاندنی مامۆستایانی بەڕێز دەبینرێت دەیبیستین ئێمە. لەم ڕوانگەیەوە ئێمە تیمی پارێزەرانی خۆبەخش لەگەڵ هەواڵان و هاوڕێیانمدا تیمێکمان پێکێناوە لە سنووری ئیدارە ڕاپەڕین بۆ پاڵپشتیکردن و بەرگریکردن لەو مامۆستا بەڕێزانەی کە تەشیریان پێدەکرێت، کەس و کایەتیان پێدەکرێت بەداخێکی زۆرەوە. لە زانکۆی ڕاپەڕینیش لە بەشێک لە بەشەکانی زانکۆدا مامۆستایانی زانکۆ بایکۆتیان کردووە و ئەگەری بایکۆتی گشتی و وەستانی زانکۆش لە ئارادایە. ئەگەر بێت و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان وەڵامیان نەدەنەوە و مافەکانیان پێنەدەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.